بەلای خدای گەورە قوتابیانی ئەزیز سڵاو و ڕەحمەتی خدای گەورە بڕژێ بەسەرتان مامۆستا ئیسماعیل سەباحم پسپۆری زمان و ئەدەبی کوردی لە چاپی نوێی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی کە کوردیمان بە مەلزەمەت دێن ڕاهێنانەکانی بابەتی وشە و جۆرەکانی وشە ڕوون دەکەینەوە. طبعاً ئەم ڕاهێنانانە زۆر گرنگن بۆی خۆتی تێدا تاقیب بکەیتەوە با قەڵەمەکەشی بۆ دەربهێنین و دەست بکەین بە شیکارکردنی ڕاهێنانەکان. ڕاهێنانیەکە دەڵێ ئەم وشانەی خوار لە ڕووی داڕژنەوە چ جۆرێکن دیاریان کەوات ئایا سادەن یان داڕژراون یاخود لێکدراون. هەورە بروسکە گوتمانە لێکدراوە لەبەرەوەی لە هەور لەگەڵ بروسکەی پێکاتێ بزوین کوتەکە ئەمراز لێکدانە هەورمانە هەیە بروسکەشمانە هەیە نووسەر نووس ڕەجیکارە ئەر پاشگرە ڕجکارش بە وشەشمانەدادانێتن کەواتە داڕژراوە. مەلەوان لە مەلا لەگەڵوانی پێکاتیە دوو کەرتی کەرتیمانە هەیە کەواتە داڕژراوە. مانگ یەک کەرتیمانەدارە سادێ. کوێستان بریتە لە داڕژراوە. کوێستان واتە طبعاً کوێستان لەبەر چ داڕژراوە؟ کوێستان لەوانەیە بڵێ مامۆستا ئەخر چێندری واتادارە بەخۆی کوستانە ویتە کوێستان بریتە لە بەشیەکەم بریتە لە وشێشی مانادار ستانەکەش بێمانە کەواتە داڕژراوە. نانەوە لە نان لەگەڵ ئەوەی پێکاتیە باشە دەبتە نان وشەشی واتادار ئەوەی کەمانێنێتە پاشگر. داگرتن دامانای نییە گرتنەکە مواتای هەیە کەواتە دوو کەرتی کەرتیمانادارە پێویستی داڕژراوە. بە فرماڵ لە بەفر لەگەڵ ڕەژیکار پێکاتێک بریتە لە وشەیەکی لێکدراوە. ڕاهێنانی دووەم لاپەڕە 23 لە هەرێک لەم پێشگر و پاشگرانە یەک وشەی داڕژراو دروستکە. ئەوە هەڵستان ڕابەدا بە ڤان. ئەو پێشگر و پاشگرانی دایتەمە ئەم وشەی داڕژرای دروست دەکەن بوون لە پاشگری ئەوە کردنەوەمان دروست کردێت کە وشەش داڕژراوە. لە پێشگری هەڵی چاوی هەڵخستمان دروست کردێت، لە ستانی گوڵستانمان دروست کردێت، لە ڕای ڕاهێنانمان دروست کردێت، لە بەی بەجەرگمان دروست کردیا، لە دای داهێنانمان دروست کردیا، لە ڤەی ڤەکردنمان دروست کردێت، لە ڤانی هۆزانڤانمان دروست کردووە. ئەوە ڕاهێنانی دووەم بوو. لۆی پێیانەوترێ وشەی داڕژرا لەبەرێ هەموویان دوو کەرتن یەک کەرتیان مانادارە. ڕاهێنانی سێیەم دەڵێت لە هەرێک لە وشە سادانەی خوارە وشەی لێکدراو دروست بکەوە و لە ڕستەدا بەکاریان بهێنە. گوڵەنێرگەز ئەگەر بیان بڵێن بیکەین لە لێکدراو دەڵێن گوڵەنێرگەز ئەتانی بڵێن چی؟ دەڵێن گوڵەنێرگەز جوانە. گوڵەنێرگەز جوانە. ئەوە کردمان بەڕستە. سەرکانی کانی بەخۆی وشە سادەکی کردمانە بە لێکدراو دەبتە سەرکانی دەڵێن چی؟ دەڵێن لەسەر کانی ئەوم بینی. لەسەر کانی ئەوم بینی. گەڵامێ و بەخۆی گەڵایە کردمانتە گەڵامێ و هەردووکی پێک بنە وشەی لێکدراو گەڵامێ لە ڕستەدا بەکاربێنین دەڵێن گەڵامێ و دەکرێتە ناو دۆڵمە. وەلو بەخۆم ڕقم لە دۆڵمێ بەڵام بچکەم مەزبورین بەم وابی سڵق بتە یەک وەرەقە بەس دۆڵمەی نەخۆم. عنی دوو لە زادەکەی خوانەیە بڕی بە زیادی شاڵە بەس نەبین جێمە ناویشی نەبیتن. بەرد وشەش سادێ بیکەینە لێکدرا دەبتە بەردەڕەش دەڵێن بەردەڕەش ناوچەیەکی خۆشە. بەردەڕەش لە مەنتیقی خەبات و ئەولایە دەڵێن بەردەڕەش ناوچەیەکی خۆشە. سەرسپی دەڵێن پیاوە سەرسپیەکە پیاوە سەرسپیەکەم بینی. سەرسپی لە ڕستەدا بەکارمان هێنا. باش ڕاهێنانی چوارەم لاپەڕە 23 وەڵامی ڕاست هەڵبژێرە. وشەیەکی لێکدراوە کامیان وشەیەکی لێدراوە دەبێت دوو کەرتیمانەدار بێت. باخ یەک کەرتە غەڵەتە. باخەوان باخ لەگەڵ ئەوانی باخمانە هەیە ئەوان وانای نییە ئەو داڕژراوە. باخچە باخمانای هەیە چەمانای نییە ئەو داڕژراوە. گوڵە باخ گوڵمانای هەیە باخشمانای هەیە کاتە دوو کەرتیمانەدارە بۆیە گوڵە باخ وەڵامی ڕاست. وشەیەکی سادەیە کامە یەک کەرتە. چاو پۆشین چاو لەگەڵ پۆشینی چاویکە چاو لەگەڵ یکا چاو کاڵ چاو لەگەڵ کاڵی ئەوە دوو کەرتە. ئەوە دوو کەرتە ئەو دوو کەرتە. ئەوە لێکدراوە ئەوە داڕژراوە ئەوەش لێکدراوە ئەویان سادێ. کامیان وشەیەکی داڕژراوە جەرگ جگەر خوێن بە جەرگ سوتا جەرگ سوتا و جەرگ لەگەڵ سوتاوی دوو کەرتی مانادارە ئەوە لێکدراوە. جگەر خوێن دوو کەرتی مانادارە ئەوەش لێکدراوە. جەرگ یەک کەرتە سادەیە ئەم داڕژراوە ئەو غەڵەتە. بە جەرگ بە مانای نییە جەرگمانە هەیە کەواتە دوو کەرتی کەرتیمانە هەیە دەبێت داڕژراوە. کامیان وشەیەکی سادەیە ڕاکردن کردنەوە چاپکردن کردن. تەماشا دەکەم ڕاکردن ڕا لەگەڵ کردنی داڕژراوە غەڵەتە. کردنەوە کردن لەگەڵ ئەوەی دوو کەرتی کەرتیمانە هەیە داڕژراوە غەڵەتە.
چاپکردن دوو کەرتە هەردوو کەرتی مانای هەیە غەڵەتە ئەوە لێک دراوە کردن یەک کەرتە سادەیە خاڵێکی دیکە کە خاڵی پێنجەمە وشەیەکی لێکدراوە کامیان وشەیەکی لێکدراوە ڕاهێنان هێنان بەرهەم هێنان داهێنان داهێنان دا لەگەڵ هێنانی مانای نییە ئێرانە هێنان واتای هەیە کەواتەوە داڕشراوە هێنان سادەیە ئەوە غەڵەتە ڕاهێنان لە ڕای لەگەڵ هێنانی پێکاتێ ڕا مانای نیە هێنان واتای ئەو داڕشراوە ئەوە شیان غەڵەتە بەرهەم هێنان دەبێتەوە بەرهەم لەگەڵ هێنانی ئەویان دەبێتە وەڵامی ڕاست بەرهەم واتای هەیە هێنانیش واتای هەیە کامیان وشەیەکی داڕشراوە دەنگ و باس دەنگە دەنگ یاخود دەنگ تەماشا دەکەین دەنگ یەک کەرتە ئەو سادەیە دەنگە دەنگ لێکدراوە لە دەنگ بزوێنی کورد دەنگ پێکاتە ئەوە لێکدراوە دەنگ و باس دەنگ ئامراز باس دوو کەرتی یا قسێ کەرتە دوو کەرتی مانای هەیە ئەوەشیان لێکدراوە دەنگدار دەبینیتەوە دەنگدار بریتێ لە داڕژراوە لەبەر داڕژراوە قوتابیان تەماشای بکە لە دەنگ لەگەڵ داری پێکاتێ دەنگ واتای هەیە بەڵام دار لێرە بواتێ درەخت بەکار ناتێ باشە پاشگرە سەی پاشگری لێ بۆ دەکەین لە دوو کەرت پێکاتێ دەنگ بە دوو کەرت پێکات برند کەرت یەکەم واتای هەیە کە دەنگە کەرتی دووەم واتای نییە کە دارە بۆی دەبتە دا ڕێژدراوە ئەوە ڕاهێنانی چوارەم بوو ڕاهێنانی پێنجەم لە لاپەڕە 24 لە داڕشتنە دەربارەی کتێب بنووسە لە سی وشە کەمتر نەبێ هەم زۆرەکان وشەی لە ڕووی داڕشتنەوە تێدا بێتن لە کتێب باشترین هاوڕێی مرۆڤ هەمیشە وتراوە ئەگەر ناتوانین سەردانی وڵاتێک بکەیت ئەوە لاپەڕی هەر کتێبێک کۆڵانێکی ئەو وڵاتەیە ئەگەر بە دوای هاوڕێیەکە دڵسۆز و خەمخۆر دەگەڕیت بۆ ئەوەی کاتەکانی تەمەنی لەگەڵدا بەسەر بێت ئەوە کتێب بکە بە هاوڕێی هەمیشەی خۆت ئەو شانێک کە لێرەدا بەکارمە هێناوە بنوونە وەرمگرتێک سادە داڕژراوە لێگرای تێدا مرۆڤ وشەیەکی سادەیە هاوڕێ داڕژراوە دڵسۆز لێکدراوە هاوڕێ و داڕژراوە هاو واتای نییە ڕێواتای هەیە ئەوە داڕژراوە دڵسۆز لەگەڵ سۆز دڵ واتای هەیە سۆز واتای هەیە ئەوە لێگراوە لە مەلزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندانراوە تا سوودی لێبین و لە کۆتایشدا وەڵامی نمونەیدانراوە تا بابەتی گرێ هەر شاد و سەرفراز و کامەران بن سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه